سیویەکی پێنجی 2001 ئەم بەروارە بۆ تێکۆشانی ئیسلامیەکان لە باشووری کوردستان گرنگە، چونکە تیایدا هێزێکی سیاسی ئیسلامی ڕادەگەێنرێت. ئەم هێزە دەبێتە سەرەتایەک بۆ بەرجەستەکردنی ئەو مەبدەئە سیاسی و ئیسلامیانەی کە هەڵی گرتوون. بۆ یەکەمین جار هێزێک دێت تەواوی مەبدەئەکانی لە چوارچێوەی گرێبەستێکی پێکەوەی وەک دەستوورێکی لۆکاڵی دەنووسێتەوە و چاودێری باکردەییکردنیشی دەکات. ئەم مەبدەئە سەرەکیانەی کە کۆمەڵ کاریان لەسەر دەکات دەتوانێت لەو پەڕی سەلەفیەوە بۆ ئەو پەڕی خەلەفی پابەند بکات. هەر بۆیە قۆناغی ڕاگەاندنی کۆمەڵ بریتیە لە بەکردەییکردنی پرانسیپە نووسراوەکانی ناو ئەو گرێبەست و پەیمانە کۆمەڵایەتی کە دەستە بژێرێک لە کەسایەتیە سیاسی ئیسلامیەکان بەرجەستەی دەکەن. سیوێکی پێنج ڕاگەاندنی کۆمەڵ ئەتوانین بڵێن لەو ڕوانگەیەوە باسی ڕاگەیاندنی کۆمەڵ بکەین و باسی ضرورەتی ئەو قۆناغە بکەین کە کۆمەڵی تا ڕاگەیاندرا. لەو قۆناغەدا ئەتوانین بڵێن دوو گرفت باڵی کێشا بوو بەسەر کاری ئیسلامیە و دوو گرفت هەبوو. کۆمەڵ تا ئاستێک توانی بە ڕاگەیاندنی ئەو دوو گرفتە تا ئاستێک چارەسەرکە. گرفتی یەکەم بێئومێدیەک دروست بوو لە کاروانی کاری ئیسلامی کە دروستبوونی یەکبوون کە ئەتوانم بڵم یەکبوون لەسەر کۆمەڵە مەبادی پتە و دروست نەبوو بوو. ئەکرێ بڵێن لێک نزیک بوونەوەی مسلمانان لە یەک جەبهەیە شتێکی باشە، ئاواتی هەموو مسلمانانە، بەڵام کاتێک بێت و لەسەر کۆمەڵە مەبادی پتە و دروست نەبێ ئەو کاتە لە بری خزمەت زیانی دەبێت بۆ کاری ئیسلامی. بۆیە ئەو بێئومێدی کە دروست بوو ڕاگەیاندنی کۆمەڵ ئەتوان بڵم تا ئاستێکی باش تا ئاستێکی زۆر ئەو بێئومێدی ڕەواندەوە قەبزەیەکی دا بە کاری ئیسلامی و ئەو خەڵکانی کە بێئومێد ئەوانە هەمویان لەناو کۆمەڵی دادگەری کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە و کۆمەڵی دادگەری ئێستای خۆیان بینیەوە. ئەو قۆناغانەی کە کۆمەڵی ئیسلامی ئەو کاتەی پێدا تێپەڕی بەڕاستی ئەتوانم بڵم کۆمەڵە قۆناغێکی سەخت بوو. زۆرێک لەو حیزبانەی کە ئەمڕۆ خۆیان بە حیزبی گەورە دەزان ئەگەر بێت و بەسەر ئەوانە تێپەڕی باە بەڕاستی ئێستا تۆزیشیان نەما بوو. چکە قورسە حیزبێک لە قۆناغێکی چەکداریەوە بێتە قۆناغێکی مەدەنی، بەڵام ئەم حیزبە گەورەتر بێت، ئەم حیزبە فراوانتر بێت، ئەم حیزبە کاریگەریەکانی زیاتر بێت. هەر حیزبێک کە مەبادیئێکی گەورەی هەبێ ئەتوانێت لە هەموو قۆناغێکە زیاتر گەشە بکە. بۆیە کۆماڵ کە لە قۆناغی چەکداریە بوو لە سنوورێکی دیاریکراوە بوو، بەڵام کاتێکە هێزی چەکداری لە خۆی داڕنی بۆ هۆکاری ئەوەی کە ئەو قۆناغە زیاتر بۆ خزمەتکردنی کاری ئیسلامی سوود لێوەربگرێت. بۆیە ئەتوانم بڵم کۆمەڵ هەم بۆ قیادە و هەم بۆ قەواعیدی کۆمەڵ کە بەڕاستی جێی شانازیە کە ئێمە خاوەنی کۆمەڵە مەبادیین، کۆمەڵە سەرکردە، کۆمەڵە کادیری دڵسۆز کە ئەتوانێت لە هەموو قۆناغەکانی کاروانی کاری ئیسلامیە هەم خۆی بگونجێنێ و هەم گەشە بە کارەکانی بدات. بۆیە ئەتوانم بڵم کۆمەڵ لەبەر ئەوەی کە خاوەنی کۆمەڵێ مەبادی پتەوە ئەتوانێت لە کاتە حەساسەکانە بڕیاری قورس بدا. بۆیە ئەو قۆناغانەش کە کۆمەڵی پێتە پڕیوە دەستە جەمعی و پێکەوەی سەرکردە و کەوادیری کۆمەڵ وای کرد کە ئەم کۆمەڵی دادگەریە بگاتە ئەم قۆناغی ئێستا. سیوێکی پێنجی 2001 کە کۆمەڵ وەکو هێزێکی سیاسی ئیسلامی خۆی ڕاگەیەنێ، یعنی لەحزەیە کە ساتە وەختێکە کە تۆ کەوتویتە سەرەتای هەزارەی سێم قۆناغێکی دیاریکراو کە باڵانسی هێست لە ناوچەکە گۆڕانکاری بەسەرهاتوە بە تایبەتی ئیتر کە هێزێکی گەورەی وەکو ئەمریکا ئەکەوێتە تەطویقکردن و بەرتەسکردنەوەی ژیانی سیاسی و ژیانی سەربازی هێزە ئیسلامیەکان لە جیهانە بە تایبەتی هێزە ئیسلامیە جیهادیە چەکدارەکان. کۆمەڵی شانسی ڕاگەیاندنی وا بوو کەوتەوە کاتەوە. ئێمە بیرمان نەچێت 4 مانگ و 10 ڕۆژ دوای ڕاگەیاندنی کۆمەڵ ڕووداوەکانی 11 سێپتەمبەر ڕوویدا لە 11 2001. ئەمە بووە خۆی لە شانسی دروستبوونی کۆمەڵ نەبوو. بەڵام دوجار ئەم هێزەکە دروسە بێ و لە هەناوی هێزێکی گەورەی وەکو بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیەوە دێتە دەرەوە لە ڕووی سیاسیش و لە ڕووی ئاینیشەوە، یعنی توانی یاخود هەوڵی ئەوەیدا کە کۆمەڵێک گۆڕانکاری بکە یاخود مۆدێل و شێوازی ئیشکردن بگۆڕێ. کۆمەڵ ئەو کاتانەی کە دروست بوو هێزی چەکداری هەبوو، ژمارەیەکی زۆر لە هێزەکانی بە تایبەتی لە ناوچەی هەورامان و هەڵەبجە و شارە زۆردا هەبوو. کۆمەڵی هێزی دیاریکراو هێزی عسکەری لە ناوچە سنوورەکانە هەیبوو. ئەم هێزە ماوەیەکی کەمی خایان مایەوە، دواتر
ئەوە بوو دەرفەتی دروستبوونی خەباتی مەدەنی بۆ کۆمەڵ دروست بوو. خۆ لەوانەیە ئینسان ئەگەر بێت و بگەڕێتەوە بۆ ئەو کاتە بەشێک لەوەی کە ئێستا باسی کە هەچەند لە مێژووە شتێکەیە پێوتێ سیاقی تاریخی یا سیاقی مێژووی ئێمە ڕووداوەکان وەک خۆی بگەڕینەوە ئەبێ بەم شێوەیە بێ، بەڵام ئەگەر ئێستا باسی بکەین ڕووداوەکان کولانەوەی هەندێک برینە بە تایبەتی لە نێوان کۆمەڵێک براکە جیابوونەوە و دوورکەوتنەوە و چوزانم ماڵجیایی لە یەکتری دروسە بێ. کۆمەڵ ئەو کاتانە کە لە ساڵی 2001 دروسە بێ، دواتر قۆناغێکی هەستیاری گرنگ دێتەکایەوە کە بریتە لە خەباتی مەدەنی و خەباتی پەرلەمانی. یعنی ئەم هێزێکە خەڵک پێشتر خوێندنەوەیەکی تر و وێنایەکی تریان بۆی هەیە کە وەکو هێزێکی چوزانم لە ناوچێ هێزێکی چەکداری بێدیسپلینی بڕوان هێزێک کە بڕوای نەبێ بەوەی کە خەباتی مەدەنی بکە لە هەڵبژاردنەکانی سیویەکی 2005 بەشداری ئەکا بۆ یەکەم جا 6 کورسی پەرلەمانی کوردستان بەدەسێنێ، کورسی لە عێراق بەدەسێنێ. یعنی ژماری دەنگەکانی لەو کاتانە 85,270 دەنگە بۆ پەرلەمانی کوردستان، بۆ عێراق 49,150 دەنگ ئەیەنێ، 2 کورسی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی، 2 کورسی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بەدەسێن. ئەمە بۆ خۆی هەنگاوێکی گەورە بووە، قەڵەمبازێکی گەورە بوو کە کۆمەڵتوانی لەو قۆناغەدا یعنی لەوەی کە دەستبەرداری چەک بوو دەست کرد بە خەباتی مەدەنی و خەڵکیش چاوەڕوانی ئەو ئەنجامیان لێ نەئەکرد ئەم هێزە بەدەستی بێنێ. سیویەکی 5 ڕۆژێکی مێژوویە لە کاروانی کاری کۆمەڵی دادگەری کوردستان و کۆمەڵی ئیسلامی پێشوو و کاری جیادی ئیسلامی لە کوردستانە. ئەوی ژۆکارەکەی ئەوەیە لەو کاتە ئێمە پێش 21 ساڵ لەمەوە پێش هەستمان کرد کە ناومێدیەکی زۆر باڵی کێشا بوو بەسەر و پێشمەرگە و فەرماندانەی کە لە کارە بزوتنەوەی ئیسلامی پکانی پێشوودا هەبوون بەهۆی کۆمەڵێک کاری نادیسپلین و سیستەماتیک ئەنجامە درراوە هەرکەو بۆ خۆیە بوو. بۆیە لەو کاتا بێئومێدیەکە بوو، خەڵکێک ئاستی بێئومێدی گەیشتبەوەی کە پێی وا بوو هەموو ئەو خەباتە ئیسلامی جیادی چەکداری کە هەم لە دژی ڕژێمی پێشوو هەم لە دوای ڕاپەڕین کە لە کوردستانە شانبەشانی هێزەکانی تر بزوتنەوەی ئیسلامی، بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی ڕۆڵ و کاریگەریە بۆ ئەم ڕۆڵ و کاریگەریە نزیکە بێتەوە لە سفر و ئەم ڕۆڵ و کاریگەریە ئەبێتە شتێکی مێژوو، تەنیا لە مێژووە ئەمێنێتەوە و خوێن و خەبات و قوربانیدانی پێشمەرگە و فەرماندەکانی بزوتنەوەکانی پێشووی ئیسلامی هەمووی زەربی سفر دەکرێتەوە، ئەبێتە قوربانی ململانەیەکی ناشەریفانە کە تەنیا تایە شەخسەکان سوودمەند دەبن. لەو کاتە بەشێکی زۆر لە سەرکردایەتی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی کوردستان هاتن بە دەرکردن بە هەستی بەرپرسیارەتی هەنگاوێکیان نابوو پێشەوە کە ئەم هەنگاو سوپاس بۆخوا خۆشبەختانە بۆیە ماوەی گەشانەوەی ئیمانی و هێز و پێزی بزوتنەوەی ئیسلامی چەکداری و هێزی ئیسلامی لە کوردستان و ڕابوونی ئیسلامی بەگشتی توانی جارێکی تر ئومێد ببەخشێتەوە، جارێکی تر ئیسلامیەکان بێنێتەوە ناو ساحەیەک کاری سیاسی لە هەرێمی کوردستان و ڕۆڵ و سەنگ و قورسایی پەیدا بکات. کە کۆمەڵی ئیسلامی خۆی تا ئیعلان کرد ئەو کاتە بە ناوی کۆمەڵی ئیسلامیەوە بمانەوێ نەمانەوێ ساحەی کوردستان ئەو کاتە ئەگەر تۆزێ بگەڕێنەوە بۆ یەک دوو دێی ڕابردوو بۆ 20 ساڵی ڕابردوو ساحەیەکی لە هەموو ڕێکەوە پڕ قەیراناوی بوو تا یەک دوو جار شەڕی ناو خۆ شەڕی بڵێن لە بینی ئەنسار و جودا دروست بوو لە بینی جارجارە کۆمەڵ بەو ناوان بەو شتەوە تووژە بوو. پێشتری جێگە سیرکەین پێش ئەو وەزع و مێژوەش کاتێکە بزوتنەوەی بوون دروست بوو، خەڵکانێکی زۆر لە نووسەر لە ڕۆژنامە نووس لە مامۆسای زانکۆ لە مامۆسایانی ئاینی لە خاخ ئیسلام خوازان هیوایەکی زۆریان لەسەر بزوتنەوەی یەکبوون هەڵچنی بوو. بەڵام بینیمە لە ئەو هەژنۆمانەی تەمەنیا بەڕاستی هەرچەند ناوێکی گەورە بوو بەڵام بەداخەوە نەمان بینی تەبەن ناوەڕۆکی بۆش بوو بەداخەوە. بۆیە کۆمەڵی ئیسلامی زەرورەتێکی واقعی بوو ئەبوو خۆی جابکردایەتەوە، ئەبوو شتێ بکاکە وەڵام دەرەوە بێ یاخود وەکوڵێ بەدەم ئەو خەڵکی خۆی بێکە خەڵکانێکی دڵسۆز، خەڵکانێکی ماندوو، خەڵکانێکی ئیشکەر، خەڵکانێک حەزیان لاوە بوو کە شتێ بکرێ. بۆیە سیوێکی بوو لە سیوێکی 5 سیوێکی ئایا
مێژوێکی گرنگە کە کۆمەڵی خەڵک کۆمەڵە لە سەرکردی ڕابوونی ئیسلامی کە ژمارەیەکی زۆری بزوتنەوەی پەیوەندی بزوتنەوەی یەکبوونیان پێگەهێنا بڕیاری کۆمەڵی ئیسلامیاندا کە کۆمەڵی ئیسلامی بمانێ نەمانەوێت ئەو کاتە خەڵکێکی زۆر گرێوی لەسەرەوەکە کە ئەم بزوتنەوەی سەرکەوتو نابێ لە نووسەر لە ڕۆژنامە من هەندێشتم خوێندەوە پێیان وابوو کە ئەمە بە دەردی بزوتنەوەی ئیسلامیەکانی پێشترەچێ بە تایبەتی لە بزوتنەوە ئیسلامی جیهادەکان یا چەکدارەکانە کۆمەڵی ئەزمموی سەرنەکەوتو هەبوو یاخود ئەوەی کە نەک بازار بڵی سەرنەکەوتو نەبڵ ئەوەی کە ئەومە جێگای ئومێد نەبوو بەڵام کۆمەڵی ئیسلامیە بینی لە ماوەی ئەو هەر سێ چوار ساڵ ڕاگەیاندرا بوو دووسێ هەنگاوی گرنگی نا بڵێن بەژە یەکی لەو شتانە مەسەلەن چووە حکوومەتەوە هەرچەندەن بینیمان شەیخی مامۆستا عەبدوڵڵای لە پێش بوو موشک بارانەکەی لە پێش بوو جیرانی مامۆستا هاوڕێکەکانی لە پێش بوو کۆمەڵ ئەرقەلەیەکە بۆ دروست بوو بەڵام توانی سەرکەوتوو بێ ئەو قۆناغانە ببڕێ بۆیە بمانێ نەمانەوێت کە مێژوێکە قۆناغێکی گرنگ و پرسنگدار بوو ئەگەر بگەڕێنەوە ئێستاشی لەگەڵا بن کۆمەڵ لە ساتەوەختی ڕاگەاندنیەوە بە کۆمەڵێک قۆناغی جیاواز و پڕ لە هەوراز و نشێودا تێپەڕیوە هەر قۆناغی چۆن گرنگی خۆی هەیە ئاواش کۆژان و ڕەنج و تێکۆشانی ویستووە دوو دەیە ئەم هێزە سیاسیە لەسەر شەپۆلی ڕووداوە جیهانی و ناوخۆیەکان هاتوچۆی کردووە کەم نینە و ڕووداوانی کە کاریگەریان بە جۆرێک بووە نزیک بووە ڕەوڕەوەی کارکردنی پەک بخەن بەڵام دڵسۆزی سەرکردایەتی و ئەندام و کادر و لایەنگرانی لە هەموو دۆخانە دەریان کردو و گەیاندویانەتە کەناری ئارامی بێگومان کۆمەڵ کەوت بەسەر کۆمەڵێک قۆناغی هەستیارەوە دیاری کراوە لەوانەیە هەندێکیان بڵێم چی بە ئازار بوون و برینەکانیان هێندە بە سوێ هەتاوەکو ئەم لە حەزەیەش بۆ خۆی ئێمە پیانەوە لێنەوە بە تایبەتی ڕووداوەکانی بڵێم ئازاری 2023 شەهید بوونی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ بردومانکردنی ناوچەی هەڵەبجە و ناوچەی بوورە هەورامان و لێدان لە بارەگاکانی و شەهید بوونی نزیکەی 50 لە پێشمەرگەکانی و ئاوارەبوونی خەڵکێکی زۆر ئەمانە بۆ خۆی ناخۆش بوو و دواتر لەمە ناخۆشتر دەستگیرکردنی مامۆستا عەلی باپیر و ژمارەیەک لە هاوڕێکانی بوو لە بۆسەیەکی هێزەکانی ئەمریکادا لە دەی حوتی 2023 و بوو مامۆستا هەتاوەکو 28 چواری 2005 هەر لە زیندان مایەوە یعنی چەند ساڵێک لە زیندان مایەوە خەڵک ئەویان ئەوت کە بە دەستگیرکردنی و بە زیندانی بوونی مامۆستا عەلی باپیر لەلایەن هێزەکانی ئەمریکاوەتی لەم هێزە بۆ خۆی کۆتاییاتوە ئەمەش قۆناغێکی یعنی ناخۆش بوو بەڵام دوجار خۆشبەختانە هەر ئەو لەحزەیی کە مامۆستا عەلی باپیر لە زیندانە وەکو لە پێشتریش باسم کرد کۆمەڵ ژمارەیەکی باش لە کورسیەکانی پەرلەمان بەدەستێنێ لەوانەیە هێزی دەنگەکانی کۆمەڵ کاریگەری پۆزیتیڤی هەبوو بۆ ئەوەی کە ئەم هێزە ئەمریکا هێزێکی گەوری وەکو ئەمریکا ڕوئیای بەرامبەر بە کۆمەڵ بگۆڕێتەوە مامۆستا عەلی باپیر ئازاد بکە دواتر لە هەڵبژاردنەکانی ساڵی 2009 بەشداری هەڵبژاردنەکانی کرد لە پەرلەمانی کوردستان قۆناغەکان هەموو بەشداری کرد جارێک بە هاوپەیمانی لەگەڵ کۆمەڵی هێزی سیاسیە 4 کورسی بەدەستێنا جارێکی تر دیسانەوە خۆی 5 کورسی بەدەستێنا و دواتر لە خولەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەشداری کرد و کۆمەڵە کارەساتی تریشی بەسەر هات بۆ نمونە کارەساتی شەهیدبوونی مامۆستا محەممەدی سەنگاوی لە 5 دەی ساڵی 2006 کە تاکە پەرلەمانتاری کورد بوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو شەهیدی سەروەری لەلایەن حکوومەتی عێراقیەوە ناسێنرا ئەوی شەهید بووە هەندێک لە قیادەکانی تری وەکو مامۆستا ناسی مەلا ساڵح خوا لێیان خۆش بێ کۆچی دوایی کرد و دواتر بۆ نمونە کۆچی هەندێک لە سەرکردەکانی تر و تاوەکو ئەگاتە خوا لێ خۆش و مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیانی ئەمانە کۆمەڵی وێزگە و قۆناغ بوون بۆ کۆمەڵ ئێمە ئەکری ئەگەر ئەم قۆناغانە لە کۆمەڵی ڕاهەندی جیاوازەوە جیا بکەینەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئاینیەوەم لە ڕووی دیزایانی کاری ڕێکخراوی و جایەکتی دروستبوونی خەریتەیەکی سیاسی لە هێزی سیاسی ئیسلامی لە کوردستان کۆمەڵێک لەمانەی ئەم قۆناغانەی تێپەڕان بەڵام بوو خۆی ئەمانە بەس نەبوو بۆ ئەم هێزە سیاسیە کە ئیتر ئیکتیفاکە دەبوو کۆمەڵ لە دوای ئەمانەشەوە بۆ خۆی پلانی ورتر و بەرنامەی ورتر و ئەجێندای ورتر و ئایندەبینی زیاتری هەبێ بۆ داهاتووی خۆی کە ئەمەش بۆ خۆی
بۆ کۆمەڵ و بۆ ئەو قۆناغانەی کە من باسم کرد لەو قۆناغەدا هەموو خاڵی جەوهری و خاڵی گرنگ بوو کە من هەندێک شانم لەوانەیە بەشێک لە کارەکانی ترین باز نەکرێت کە دوو کاری گرنگی تری کرد دروستبوونی کەناڵی ئاسمانی پەیام لە دێسەمبەری ساڵی 2010 و دروستکردنی دەستگایەکی گەورەی خێرخوازی و مرۆڤ دۆستی وەکو دەستگای خێرخوازی بەخشین ئەمەش بۆ خۆی ئەمانە هەنگاوی گەورەی مەدەنی بوو کە دوجار خزمەتکردنی کۆمەلگا و خزمەتکردنی خەڵک پرسیینەوە لە ژیانی کۆمەڵایەتی خەڵک بۆ خۆی کاری نوێی پەرلەمانی و حیزبی سیاسی وەزیفەی هێزی نوێ بوو کە کۆمەڵی ئیسلامی ئەو کاتانە ئەم هەنگاوانەی ناو پێم وابێ کۆمەڵە قۆناغی باشیش بووە لەلایەن کۆمەلگاشەوە پێشوازیان لێکرا. بە بڕای من کۆمەڵ لەو کاتە یعنی هەوڵێکی زۆر درا بۆ ئەوەی کە نەمێنێ بۆ ئەوەی هەم هێز و پێزە ئیسلامیە نەمێنێت چونکە ئەم هێزە وەک باسم کرد جێ ئومێدی هەزارەها خەڵک و جەماوەری ئیسلامی بوو بۆیە چەندین بربەستی بۆ دروستکرا هەر لە شەیدکردنی مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا عەبدوڵای قەستێ دوایی شەڕ پێفرۆشتنی لایەنەکان و پەلچێ هەوڵدان بۆ پەلچێشکردنی کۆمەڵ بۆ ناو ئاگری شەڕوە هەروە شەڕ بیان و پێگرتنی لەوەی کە ناوچەکەی بووە ناوچەی شەڕ و ناوچەکە بگوازێتەوە هەموو ئەم قۆناغانە و پاشتریش دەستگیرکردنی بەڕێز مامۆستا عەلی باپیر و کۆمەڵێک سەرکردە و فەرماندەی کۆمەڵ و دوایی گرتنی زیاد لە 600 ئەندام و کادیری کۆمەڵ بەدەستی هێزە ناوخۆیەکانی یەکێتی و پارتی لە هەولێر و سلێمانی هەموو ئەمانە بووە قۆناغێک بوون یعنی هەوڵێک بوون بۆ نەمانی ئەم حیزبە و ئەم حیزبە کۆتایی پێبێن بەڵام سوپاس بۆ خوای گەورە کە هێز و پێزەی ئیسلامیەکە و نەسرەتی خواییەکە لەگەڵ کۆمەڵ بوو ئەو کاتە هەموو ئەم قۆناغانە توانی کۆمەڵ توانی قیادەی و کاتێک کۆمەڵ و هەموو ئەو دڵسۆزەکانی کۆمەڵ توانیان ئەم قۆناغانە ئیستیسمار پێ بکەن و بێرێنانی تیا بکەن و بەرێنانەکەشەوە بوو کە لە 2005 بینیمان کۆمەڵ بە هەموو ئەو ناخۆشیانەی کە لەسەری بوو ئەو زەختانەی کە فشاریان خست بۆ سەری بچووک کرابوویەوە لە هەموو لایەکەوە بۆ ئاستەوەی کە کۆتایی پێبێنێ کۆمەڵ گەشەکە و لە یەکەم هەڵبژاردننی عێراقا دوای نەمانی ڕژێمی فاشیزمی بەعس کۆمەڵ ئەتوانێت بێتەوە مەیدان خەڵکی بێتە پێشەوە و لە پەرلەمانی کوردستان خەڵکی لێ دەرەچێ لەبیرم نەچێ پێشەمە ئێمە قوتابیانی کۆمەڵ توانی بەشداری هەڵبژارنەکان بکەوە لە هەڵبژارنەکانی قوتابیان لە زانکۆ پەیمانگە ئامادەیەکانە توانی 4111 دەنگ بێنێ کە ئەمە شتێکی گەورە بوو و ئەمریکیەکان ئەمەیان بە جەنابی مامۆستا عەلی باپیر ڕاگەیاند بوو کە ئێوە هێزێکن هەن ئەم قۆناغانە ئەتوانین بڵێن قۆناغی گەشەکردنی کاری کۆمەڵی ئیسلامی پێشوو کۆمەڵی دادگەریە سابوو و ئەم قۆناغانە پێی وتین ئەگەر هێزێک خەڵکێک ئەیانەوێ بێن بگونجێن بۆ هەموو قۆناغەکان ئەتوانن سوود لە کۆمەڵ وە لە ئەزمموی کۆمەڵ وەرگن چونکە کۆمەڵ خەڵکێک پێی وابوو کۆمەڵ تەنیا توانێت ئیداری شاخ بکەوە لە تەن ناتوانێت لە شاخ بێتە دەرەوە هێزێکە کۆتایی پێدێ و هەموو ئەم هێزە هیچ ئامادەسازیەکی نییە بۆ ئەوەی کە لە شارا بژی لەگەڵ خەڵکا بژی گرنگی بە ڕاگەاندن با گرنگی بە کاری مەدەنی و خەواتی سیاسی بدە ئەمە ئیستیسمارێکی گەورە بوو بە بڕای من کۆمەڵ توانی بگاتە ئەم کۆمەڵی کە ئێستا کاری لەسەرەکەین و تێدای بینی بێگومان وەکو بەسەرعی ئاماژەم پێکرد کۆمەڵ خۆی گرنگێکی زەڕوئێنی قورسایی کۆمەڵ لەوەیە بوو کە توانی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد توانی لەو شتانە کە بۆی دروست کرابوو یا ئەویستەوە لێندێ لە شەڕێکی نابەسوولانە شەڕێکی نابەرامبەرانە شەڕێک بوو کە مەسەلەن بمانێ نەمانەوێ ئانویست بە هەموو شێوەیەک بێ کۆمەڵ نەمێن بەڵام کۆمەڵ توانی وەکو سیاسەتێکی حەکیمانە خۆی لێ دەرباسکە هێچە هەمووی گرنگتر لەو قۆناغانە شەیەکی مامۆستا عەبدوڵڵا بوو کە بەڕاستی خەڵکێکی زۆر پێیوا بوو کە کاردانەوەی کۆمەڵەوە نەتوونە بێ کە شەڕێکی چەند مانگیە هیچ بێت چەند ساڵی لە هەڵەگیرسێ بەڵام بمانێ دوای ئەوەکو جەنابەت دەستگیریکردنی مامۆستا عەلی باپیر و هاوڕێکانی بەدوایە بوو دوایەوە کە 600 کادر لە سلێمانی دەوروبەری گیرا دوایەوە کۆمەڵە سەکرێترمان لە بەغا گیرا هەموو ئەمانە بەڕاستی کۆمەڵ توانی ئەو قۆناغە تێپەڕێنێ ئەویش بە سیاسەتێکی هەرچەند ئەمە بمانێ نەمانێت لە ناو خۆیە ئەم سەرکردانی کۆمەڵ تووشی هین بوون تووشی ئەوەیە بڵین ناڕەحەتی بوون تووشی لە دەرەوە لە ناخۆشە چونکە تۆ بەرپرسیارەتەکەیان گەورە بووە بەڵام بەڕاستیەکەی
قۆناغێکی جوانی بینی سیاسەتێکی جوانیان کرد بمانێ نەمانێت توانیان ئەو شتێکی ئەویسرا کۆمەڵ تێوەگرێتیا کۆمەڵ بێتە بەشی لەو وەزعیکە پێیان وابوو کۆمەڵی خەڵکی هیچ نەزان کۆمەڵە چەکداری یاخی لەو شاخە دانیشتون هەر ئەوە ئازانن کە تەقە بکەن بەڵام کۆمەڵ بۆ تێپەڕاندنی ئەو خۆناغانە بە تێپەڕاندنی ئەوەی کە ئەویسرا بەڕاستی دواتر هێنانی 6 کورسی لە کوردستان کە هەندێک پێی وابوو کۆمەڵ 10,000 سەوتیش ناهێنێ یا ئاچێتە ئاسی هەندێک حیزبی وەکو دەنگایەتە هەندێک ئاسی وەکو حیزبی بانین هەندێک کەسێنی ئەچێتە دەنگایەتە ئاسی هەندێک حیزبی کوردستانی عراقی بەڵام توانی 6 کورسی بێن و فاجعی هەڵبژاردن بۆ ئەو ساڵە کە ئەمانە هەمووی بمانێنانێ ئێستاشی لەگەڵا بێ کۆمەڵ ئەبێ خۆی بۆ قۆناغێکی گەورە ئامادەکە کۆمەڵ زۆر قۆناغی ناڕەحەتی بڕی لەوەی کە هەم چەکی لە خۆی داماڵی و هەروەها هەم لە قۆناغێکی سەختە ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە و کۆمەڵێ قیادە لەلایەن ئەمریکیەکانەوە ژیرا کە ئەوەش بەڕاستی هەر کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە توانیان سوودێکی باشتر ببینن لەوەی ئەو ناڕەحەتیە بکەنە دەرفەتێک بۆ ئەوی کۆمەڵ زیاتر بناسێنن بە جیهان بۆیە ئەتوانم بڵام بڕیاری لە جێی خۆیان کە کۆمەڵ هەموو کاتێک داوێتی بۆتە هۆکاری ئەوەی کە کۆمەڵ بەم ئاسی ئێستا گەشتووە. ئەتوانم بڵم کۆمەڵی ئیسلامی لە هەر قۆناغێکی سەخت لەوەی کە سنوور و دەسەڵاتی لە شوێنێکە لێزەوت کرا و هەروەها قیادەکانی کۆمەڵ بەدیر گیلان و هەروەها زۆرێک لە ئەندامانی کۆمەڵ کە ئەتوان بڵم سنوور هەبووە لە شارێکان زی 700 ئەندام و کادیری کۆمەڵ دەستگیر کراوە ئەمانە نەیتوانی بەڕاستی چۆک بە کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە و کۆمەڵی دادگەری ئێستا دابدا هۆکارەکەشی ئەوە بە کە کۆمەڵ خاوەنی مەبادیە خاوەنی پرەنسیپی ئیسلامیە کۆمەڵ بۆ ئامانجێکی گەورە ئیشەکە کۆمەڵ بۆ شتێکی کاتی و ساتی ئیژناکە ئەگەر حیزبێک بۆ شتێکی مەبدەئی دروست نەبوو بێ بۆ شتێکی کاتی دروست بێ ئەتوانم بڵم زۆر بە زەحمەت بەرگەی ئەو قۆناغە سەختانە ئەگرێ کە کۆمەڵ پێدا تێپەڕیوە ئەمە ئەتوانم بڵام شتێکە ئێستا باسی ئەکەین بەڵام ئەگەر ئەوەی کە لە ناو قۆناغە سەختەکانە ژیا بێ ئێستا زۆر بە ناڕەحەتی ئەو قۆناغانە پێی وایە زۆر بە ناڕەحەتی بەسەر کۆمەڵە تێپەڕیەوە بۆیە ئەتوانم بڵام کۆماڵ چۆن توانیوتی بەسەر ئەم قۆناغانە زاڵ بێ کۆمەڵ هەر لە سەرەتاوە ئەم مەبادیئی بە خۆی دروست کردووە کە کەوادیل و قیادە ئامادە ئەکا بۆ ژیان واتە ژیان بۆ قیادە و کەوادیلەکانی دروست ناکە بەڵکو ئامادەیانەکە بۆ ژیان بۆ بەڕێوەبردننی ژیان کۆمەڵ ئەتوانم بڵام لە قۆناغی خزمەتگوزاریای ئێستا کۆمەڵ گەشتۆتە قۆناغی خزمەتی خەڵکی ئەکا کۆمەڵ بۆتە جێگەی ئومێدی خەڵکی ئێمە ئومێدمان وایە کە و لە فیکرایە لە بەرنامایە کە کۆمەڵ لە ئایندەیە بچێتە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەواتە خزمەتەکانی لە حکوومەتێکی بچووکراوەی خزمەتگوزار لە ناو کۆمەڵگەیە دروستکە واتە شەر نییە مرۆڤ حکوومەتی بەدەستەوە نەبێت نەتوانێت خزمەت بکە بەڵکو کۆمەڵ ئێستا لە قۆناغی ئەوایە کە حکوومەتێکی خزمەتگوزاری بۆ چین و توێژەکانی کۆمەڵگە دروستکە و ئەوەش کە خەڵکی بە چاو دەیبینن ئەتوانم بڵام کۆمەڵی دادگەری خەڵکی فێری ئۆپۆزیسیۆن بوون کرد کۆمەڵ خەڵکی فێری ئەوە کرد بە دەسەڵات بڵە بۆستە کۆمەڵ خەڵکی فێری ئەوە کرد کە ئەگەر چی لە ناحکومەتێکی گەندەڵی شابی ئەگەر وەزیرێکمان هەبێ ئەو وەزیرە ئەتوانێت لە ناحکومەتێکی گەندەڵیشە خزمەتەکانی بەرجەستکە بۆیە بەڕاستی کۆمەڵ ئەتوانم بڵم هەم لە قۆناغی ئۆپۆزیسیۆن بوونیە هەم لە قۆناغی چەکداربوونیە هەم لە قۆناغی بەشداربوون لە حکوومەتە توانیوێتی سەرمەشق بێت توانیوێتی وێنەیەکی جوان پێشکەشکە واتە توانیوێتی کۆمەڵ ئەو حیزبەی کە دروست بووە بی سەرمێنین کە بۆ خەڵک دروست بووە و بۆ ئامانجەکانی خەڵک دروست بووە چکە بەڕاستی هەر حیزبێک ئەگەر بۆ ئامانجی خەڵک دروست بێت بۆ ئایندەیەکی دوور دروست بێت ئەو حیزبە هیچ کاتێک کۆسپ لەمپەرەکان نایوەستێنێ ئێمە ئومێدمان وایە کە لە ئایندەیە کۆمەڵ بێتە جێی تموحی خەڵکانێکی لە ئێستا زیاتر و خەڵکی ئومێد بە کۆمەڵ و بەخشنەوە واتە لە ئایندەیە
دەرفەتێک بە کۆمەڵ بن کە حکمڕانیان بکات دەرفەتێک بە کۆمەڵ بکەن کە بەڕێوەیانەوە بەرێت چکە بەڕاستی دەرفەت زۆر دراوە بە هێز ئەلمانیەکان پێویستە لە ئایندەیە خەڵکی دەرفەتێکیش بدا بە هێزە ئیسلامەکان بە تایبەتی کۆمەڵ کە هێزێکی ناوخۆییە هەموو بڕیارەکانی لە ناوخۆی حیزبەکەەوە دەرەچێت و ئێمە دڵنیان کە لە ئایندەیە ئایندێشی گەشت چاوەڕێی هەم کۆمەڵ دەکا و هەم کۆمەڵ بۆ خەڵکی دەکا و ئومێدمان سەرکەوتنی هەموو لایەکانە و ئایندە بۆ هەر هێزێکی سیاسی کە بیەوێت لەسەر شانۆی سیاسی بمێنێتەوە گرنگە. ئایندە ئەو پنتە گرنگەیە کە دەتوانێت مەرگ یاخود تەمەنی هێزە سیاسیەکان درێژ بکاتەوە. کۆمەڵ تا ئەم ساتەوەختە لە هێزە زیندوەکانی کوردستانە و شێوەی سیاسەتکردن و جموزوڵە کۆمەڵایەتی و ئاینیەکانی کاریگەر بوون. بەڵام لە بەردەم دەرگای ئایندەیەک وەستاوە کە هاوکێشەکان دەگۆڕێن. مەرج نییە شێوەی کارکردنی ڕابردوو زەمانەتی برنەوەی داهاتوو بکات. هەر بۆیە پێویستە ئاسۆی بیرکردنەوەکانی کۆمەڵی دادگەری ڕوونتر بن و هەوڵەکانیشی بە ئاراستەی خواستە جەماوەریەکان لەنگەر بگرن. بە بڕای من کۆمەڵە بێ سوودێکی زۆر باش لە ڕابردووی خۆی وەربگرێت چونکە ڕابردووی کاری کۆمەڵی ئیسلامی پێشوو ئەوە بووە کە بۆ هیچ قۆناغێک چەقبەستوانە کاری نەکردووە لە هەموو قۆناغێکە خۆی نوێ کردوێتەوە خۆی ئامادە کردووە. ئێمە ئەو کاتە یعنی چەندین هەنگاو نرا کە ئەم هەنگاوانە ڕنگ بوو لە لاواعی کۆمەڵێک خەڵکە ئەوە بوو بە هیچ جۆرە نابێ ئێمە هەنگاوانە بنین بەڵام هەنگاوەکانماننا تیایشە سەرکەوتوین بۆ داهاتوو بەڕاستی پێویستە کۆمەڵ لە ڕابردوو نەژی وە ڕابردوو لە بیر بکە و لە ئێستا و داهاتوو بژی ئێستا ئیستیسمار کا بۆ ئەوەی کە داهاتوێکی پرشنگدار بەدەست بێنێت چونکە ڕابردوو ئێسەی دروست کرد بە دڵنیایی ئێسەیش داهاتوو دروستەکە ئەگەر ئێمە ئێسەیەکی بەهێزمان نەبێت داهاتوویەکی بەهێزمان نابێ و داهاتوویەکمان ئەبێت کە داهاتوویەکی نادیار چاوەڕێی ئێمەکە بە بڕای من نا سەرکردەکانی کۆمەڵ نا فەرماندەکانی کۆمەڵ نە کادیر و ئەندامەکانی کۆمەڵ هەتا نە خۆبەخش و دڵسۆزەکانی کۆمەڵیش لەو بڕوایان نین ئەو هیوایان نییە کە کۆمەڵ نابێت بۆ داهاتوو بژی بەڵکو پێویستە بۆ داهاتوو بژی و هەموویشی دەست جەمعیانە کارێکە خەباتێکە بۆی داهاتوو بژی ئەم داهاتوویش پێویستە ڕسمێکی تەواو هەبێ سەرکردایەتی بە دەرەجەی یەکەم بەرپرسانی کۆمەڵ داهاتویان لە بەرچاو ببێ بێن خۆیانی بۆ ئامادە بکەن ئەم خۆ ئامادەکردنەیش بۆ کاری کۆمەڵی دادگەری کوردستان لە ئێستا هیچ قرس نییە چونکە ئێمە ڕابردوومان تێپەڕان کە باسم کرد ڕابردوویەکی تەواو قورس و ناڕەحەت بوو بەڵام ڕابردوویەک بوو ئەسپی خۆمانمانتیە تا داتوانیمان لەدا بۆ ئێستا خۆمان بگرین و بەرەو پێشچین بۆ داهاتویش پێویستمان بەو گیانفیداییە بەو ئەزبوونداریە بەو خۆڕێخستنەوەی کە لە ڕابردوو هەمان بووە کە من ئومێدەوارم ئێمە ئەتوانین بۆ داهاتویش بە هەمان نەمەتی ڕابردوو ئێستا بەهێز بین بەرەو پێشەوە بچین و هەوڵ بدەین لە ناو ساحەکان نەکرد بمێنینەوە بەرک و بەرەو پێش و بەرەو بەهێزبوونی زیاتر بڕین. کۆمەڵ ئەبێ پێش هەموو شتێک بە گیانێکی زۆر 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 لە خۆ بردوانەوە بە گیانێک کە ناوخۆی خۆی چون من نەمانەوێت لە دوای کۆنگری چوارەوە هەندێک شت دروست بوو کە جێگای دڵخۆشی جێگای ناڕەحەتی شارعی کوردی و شارعی ئیسلامیە ئەبێ کۆمەڵ ئەم قۆناغە تێپەڕێنێ ئەبێ کۆمەڵ ئێستا ئەگە سەیری مامۆستا عەلی بەرپیر کە باسی چاکسازیەکانی کرد زۆر بە ڕەحابەتی سەدرەوە زۆر بە سنگفرانی و باسی کرد وتی من بە ئەم قۆناغەش نەبێ بەردەوام لەسەر چاکسازیەکانم بەڕاستی ئەمەی مامۆستا گرنگکە ئەبێ خۆشمان وەکو کاوادیر و کادری وەسەد وەکو سەرکردەکانی کۆمەڵ ئەبێ پشگیری مامۆستا بکەن ئەبێ زیاتر بشینە ناو خەڵکەوە کۆمەڵێک گەنج هاتوونەتە پێشەوە بۆ کار هەم وەکو ئەگەر وەکو ڕوحەتی گەنجانە هەم وەکو تەمەنی گەنجانە هاتوونەتە پێشەوە ئەبێ زیاتر کۆمەڵ ئەمانە بخاتە پێشەوە ئەمانەی کە ینی خەڵک سەیریانەکە خەڵک سەیردەمیانەکە بەنێ ئێستا سەردەمی شاخ نییە بەڕاستی کۆمەڵێک خەڵکی مامۆسای زانکۆ زیاتر بێنێتە پێشەوە کۆمەڵێک خەڵکی خوێنەواری باشتر ناڵم نەهاتووە بەس ئێستا ناوێتی ئەبێ کۆمەڵ بەڕاستی زۆر 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 بە ڕەحابەتی سەدری زۆرەوە زۆر بە سنگفراوانیەوە بە ئیشکردنێکی زۆرەوە بە لێبردنێکی زۆرەوە ئەم قۆناغە تێپەڕێنێت چونکە لەمانێ ئەگەر هەڵبژاردنی کوردستان بکرێ ئێمە ئەبێ هەنگاوی باشمان بۆ ئەم هەڵبژاردنی کوردستانە بنین کە لە مانگی دایە مانگی تشرینی یەکەمایە خۆ ئەگەر نەشکری ئێمە ئەبێ هەر خۆمان لەناو خۆمان چارەسەرکەین خۆمان چاکسازی بکەین وەکو عەرزم کردن مامۆستا بەردەوام بێ لەسەر چاکسازیەکانی ئێمە پاڵپشتی بکەین چونکە بەڕاستی
هیچ ڕەوت و هیچ تیاراتێ بەبێ چاکسازیکردن ئەوەستێ ئەگەر ئاگای لە بنێ تۆ ئێستا ئەگە جۆبارێک ئەگەر دێراوێکی تەماتە قاقەنازێکت پێ نەبێ و زوو ڕای نەماڵی ئەو وردە ژێشتانی کە زیادەیە هی نەکەی ئەبێ بەڕاستی هەموو حیزبێکی سیاسی هەموو حیزبێکی ئیسلامیش ئێمە زۆر خەڵکانێکی زۆر هیوای بێ ئێمە چونکە مانێ نەمانەوێت بەتایبەتیش بە خودی مامۆستا عەلی باپیر ئەبێ ئاگامان لێبێ هاوکاری بکەین ئەبێ کار لەسەر ئەوە بکەین کە کۆمەڵ بەڕاستی چاکسازیەکانی بەردەوام کە و خۆی ئامادەکە خۆی بەشتی لاوکی و خەرینەکە شتی من جارێک لەگەڵ کەسێکە لە زانکۆ باسی ئینمان کردوتی من بۆشی بۆم مامۆستا عەلی باپیر خۆشەوێتم بۆشی وتی چونکە لە ساڵی 90 لە کۆڕێکە دانیشتوتی ئێمە بەشتی لاوکی خۆمان خەری ناکەین دەستێ عەفو دەست چۆن نەژیرە لە تەحیاتەوە هینەکرێ ئەمانە شتی وتی ئێمە ئەمانەیە خەڵک لە ڕووی دینیەوە بژێرینەوە خەڵک نوێشکە ئەبێ ئەمانەیە خەڵک بژێرینەوەە بۆ ئیسلامەکە ئەبێ بەڕاستی ئێمە ئەو گومانەی کە خەڵک و کە خەڵکانێکی زۆر بە کۆمەڵی دادگەریان هەیە ئەبێ بەڕاستی نەیدۆڕێنین ئەبێ زیاتر کاری لەسەر بکەین ئەبێ لە ناو خۆی خۆمانە هەمومان کار لەسەر ئەو کە ئەو تیارە چاکسازی ئیش کرد دڵسۆزە بکەین کە ئامامە بەرەو پێشەوە ئایندەی کۆمەڵ وەستاوە لەسەر بڕیاری ناوخۆیی حیزب بڕیاری ناوخۆیی حیزبیش پێویستە هەمومان پێکەوە ئەو بەرپرسیارەتە لە ئەستۆ بگرین کۆمەڵ کاتێک توانی ئەو قۆناغە سەختانە ببڕێ کە هەمومان پێکەوە ئەو بارە قورسانە ماخسەرشانی خۆمان ئێستش کۆمەڵی دادگەری لە ئایندەیە ئەتوانێ پێکەوە هەمومان ئەو قۆناغە سەختانەی کە لە ئایندەیە بڕیمانە ئێستا زیاتر ئەتوانین بڕیارەکانمان هەنگاوەکانمان گەورەتر بکەین بەو ئاستەی کە ئێمە هەمومان خۆمان بە خاوەنی هەنگاوەکانی کۆمەڵ بزانین خۆمان بە خاوەنی بیردۆزەکانی کۆمەڵ بزانین و کۆمەڵ لە ئایندەیە بۆ هەمومانە چکە مرۆڤ ئەگەر هەر شتێک خۆی بە خاوەنی زانی ئەتوانێت قوربانیشی بۆ بدا و بەڕاستی ئەوانەی کە کۆمەڵیان گەیاندۆتە ئێستا کۆمەڵ لە سەرشانی ئێمەیە کە بەڕاستی ئەبێ ئەم کۆمەڵە بە جوانی و بە باشی و بۆ ئایندەیەکی دوورتر و بۆ ئومێدێکی زیاتر و بۆ خەڵکانێکی زیاتر چکە خەڵک ئەو خەڵکانی کە کۆمەڵیان نەناسیوە ئێمە ئەبێ کۆمەڵیان پێ بناسیێنین و لە ئایندەیە بتوانن ئەو خەڵکە بێبەش نەبن هەم لە پەیامەکانی کۆمەڵ و هەم لە خزمەتەکانی کۆمەڵ و هەم لە سەرۆرەکانی کۆمەڵ بۆ ئایندەی کوردستان بە بڕای من کۆمەڵ پێی خۆش بێ یا پێی ناخۆش بێ و ئاگای لێ بێیان بێ ئاگا بێ لە بەردەم بەرپرسایەتێکی گەورەی مێژوویایە بۆ داهاتوو بە تایبەتی ئەم هەڵگری پەیامێکی ئینسانی و ئەخلاقی گەورەی ئاینیەکە لەسەر هەردوو ئاستە دنیایەکە وە قیامەتیەکەش بەرپرسیارە ئەمە بۆ خۆی بۆ کۆمەڵ بەرپرسیاتێکی زۆر گەورەی ئەگەر بۆ هێزە سیاسیەکان تەنها قەرار بێت بەرپرسیاتی دنیایی و باوەشکردن بە دنیا و ژیانی دنیا و بایەختان بە خەڵک جارێک پێویست بێ بۆ کۆمەڵ دوو جار یەکەمیان کە دروشمەکەی ئەم هێزە ئاەتی پیرۆزی وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین یعنی جیاکاری کۆمەڵایەتی یا جیاکاری و جیاکردنەوەی کۆمەڵگا ئەگەر لە ڕابردوودا وەکو هێزێکی ئایدۆلۆژی بۆ کۆمەڵ بوو بێ و وێنا کرابێ وتبێتیان کۆمەڵگا بەسەر ڕەش و سپی تاریک و ڕوون خێر و شەڕدا بەشەکرا لەمە دووە بەرپرسیاتی گەورەی کۆمەڵگای کەوتۆتە ئەستۆ ئێمە هەمومان ئەزانین و ئاگامان لێیە کۆمەڵ خەڵک چاوەڕانیی گەورەی لەیەکە ئێستا لەسەر ئاستی سیاسی بەشێک لە سەرکردە سیاسەکان لە ژیاندا نەماون کەسێکی کاریگەری وەکو مامۆستا عەلی باپیر کە هەڵوێستەکانی لە سەردەمی قۆناغی خەباتی شاخ و چەکداریەوە تا دوای ڕاپەڕین و تا ئێستاش هەموو خەڵکی کوردستان ئەزانێ هەڵوێستێکی نەگۆڕ بووە خەڵک چاوەڕوانی گەورەی لەم هێزە هەیە ئەبێ ئەم هێزە بۆ ئایندە زۆر لەوە گەورەتر و فراوانتر بیر بکاتەوە کە تەنها لە چوارچێوەی ئەوە کە خەڵک ئەندامی کۆمەڵ بێ یا لە ناو کۆمەڵا بێت بایەخی پێبا بە پێچەوانەوە بێ بازنەی ئەم هێزە هێندە فراوانێ باوەشی هێندە گەورە بێ جێگای هەموو کەسێکی تیابێتەوە یعنی ئێمە زۆر جایش ڕەخنەیەوەمان کردووە کە هێزێک بێوێ گۆڕانکاری کاوە هێزێ بێوێ عەقڵیەت و قەنەعەتێکی گەورە و بەرفراوانی هەبێ ئەبێ ئیستیعابی هەموو کەسێک بکە چکە ئێمە خۆمان ئەزاین بەهۆی ئەوەی کە کارە میدیایەکە ئەکەین و لە زۆر ڕووی تریشەوە ئەچینە ناو خەڵکەوە یعنی خەڵک چاوەڕوانێکی زۆر گەورەی لە کۆمەڵ هەیە ئەو چاوەڕوانێک گرنگە لە ئاستی پەرلەمانیە
پەرلەمانتارەکانی لە ڕابردووە کۆمەڵی پەرلەمانتاری بوێری هەبووە لە ئاسی حکوومەتە کۆمەڵێک وەزیر و بەڕێوەبەری گشتی و چوزانم لە دەسەڵاتە خۆجیەکانە خەڵکی هەبوو هەموو خەڵک لیان ڕازی بوو و خەڵکی کاریگەر بوون و هەڵوێستەکانی مامۆستا عەلی باپیریش دیار بوو و کۆمەڵیش بەرەی خەڵکی لە یانزەی لە حەڤەی شوباتی 2011 ئەم لەحزەیە بەجێنێشتووە ئەمە بۆ خۆی کاریگەری پۆزیتیڤی هەبووە ئەبێ خەڵک چاوەڕوانی ئەوەی لێکاوە ئێمەش چاوی ڕەخنەمان وە چاوی هەمیشەیمان لەسەر ئەم هێزە هەمیشە تیژەوە ڕەخنەی ئەەکەین نەقدی ئەەکەین بەوەی کە ئەبێ ئەم هێزە بەرەو کرانەوەی زیاتر وە بەرەو ئەوە بڕواکە بتوانێت خۆی بە بەشێک لە خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان بە بەشێک لە خۆی بزانێت.